هەرگیز حەسوود مەبە. حەسوودی چییە؟ الحسد تمنى زوال نعم من مستحق لها وربما كان مع ذلك سعى من إزالتها. راغب أصفهاني لمفردات هذا فرمي حسودي أو شتيا برزم سيد دڵی خۆتکە هەر وەختێک کەسێک شتێکی هەبوو بەڵام مستحق بوو کە هەیبێ. خوێندکارێکە قوتابیە کە بەڕاستی سعی کردووە، ئاوی چاوی هاتووە ئەوەندە سعی کردووە مستحقە دەرەجەیەکی بەرز بێنێ. تۆ کە کوتیان کوڕی فڵان کەس لە فڵان کۆلێج وەرگیراوە پێت ناخۆش بێ لە دڵەوە حەزی پێ نەکەی، ئەو هەموو خوێندنەی ئەو بەسە زمانە سندوێتی مستحقە لەو کۆلێژە بەرزە وەرگیرێ، هەستت کرد لە دڵەوە پێت ناخۆشە، وەڵڵاهی تۆ یەکسەر حەسوودی، ئەچێ قاڵبی حەسوودانەوە. کەسێک دەوڵەمەندە بەڕاستی بە حەقی خۆی بە گەندەڵی بە دزی و فزیێم حکومەتە نەیکردووە، بە کار و کەسابەت و ڕەنجی شان هەوڵی داوە، بە جوتیاری بە کرێکاری بە حەماڵی بە بازرگانی حەقی خۆیەتی کە خوا پێی بەخشێ لە دڵەوە حەزت کردوانە بێ خوا لێی بستێنێ و نەیمێنێ، ئەوە حەسوودیە. جا زۆر جار ئینسان هەوڵیش دەدا لەگەڵ یا کەلای بەرێ لێ. ئەگە هیچ دەسەڵاتی نەبوو کەسی حرمەتێکی هەیە ناوێکی هەیە دەچێت لە شوێنان زەممی دەکا بوختانی بۆ دەکا. ئێستا هەر لە فەیسبووکەکەدا سیرکە کە من نیمە ڕەن بێ ئەوەی جەنابتان زۆرتان هەتان بێ، هەر کەسێکت بینی لە فەیسبووکە کۆمێنتی ناشرینی بۆ خەڵک نووسی کاکە فڵان کەست بەدڵنی هەر گوێی لێ مەگرە، هەر گوێی لێ مەگرە، کاتی خۆتی بەسەرەوە مەبە، گوێنی نووسی بوختانی کرد تەشهیری کرد، ئەوە حەسوودە، ئەوە هیچ دەسەڵاتی بەرامبەر بە بەرامبەرەکە نییە ئیلا ئەوەی ناخی بە کۆمێنتێک دەردەبڕێ، بە کۆمێنتێک دەری دەبڕێ. حەسوودەکان ئێستا بە ئاشکرا دەبیندرێن. ئەنج ئەگە بۆی بکرێت دەشی کوژێ، ئەگە بۆی بکرێت جاسوسی لەسەر دەکا، ئەگە بۆی بکرێت بوختانی گەورەی بۆ دەکا دەکاتە زیندانەوە. هەوڵ بدە تووشی بەڵای حەسوودی نەبی، چونکە وەڵڵاهی ئیسراحەت ناکەی. من صحة الجسد من قلة الحسد. زانایان فەرموویانە جەستەی ساخ پەیوەندیدارە بە دەرونی پاکەوە کە حەسوودی تێدا نییە. ئەو کەسانی حەسوودن بەرامبەر بە خەڵک بە حەیاتی جەستیان ئیسراحەت ناکە، چونکە ناوەیان پڕە. ئەو دەبینێ لە خۆشیەکایە، ئەو دەبینێ ژنەکەی باشە، ئەو دەبینێ منداڵەکانی زیرەکەن، ئەو دەبینێ لە بازرگانەکەی سەرکەوتووە، ئەو خانۆکەی گەورە کرد، ئەو عەرزێکی باشی کڕی. ئەمیش بە هەموو خۆشیەکی خەڵک ناڕەحەتە، دەرونی بەڕێزان پڕ دەبێ کە دەرونی پڕ بوو دایمە ڕەنگی زەردە، دایمە بێتاقەتە، دایمە خەمبارە، ئەمجا جەستەی تێک دەچێت، دایمە جەستەیەکی ماندوو شەکەتی هەیە تووشی ئەنواعی نەخۆشی دەبێ. بۆیە ئەگەر دەتەوێت جەستەت ساخ بێ دەرونت پاک بێ، قەت سەیری ماڵی خەڵک مەکە، قەت بیری خۆت بە کەسەوە مەشغوڵ مەکە، بڵێ خوای گەورە بۆ خۆی باشتر دەزانێ، خوای گەورە عەدلە، دیارە ئەو بۆ ئەوە باشە و ئەمە بۆ من باشە و من لە حیکمەتەکەی ئەمڕۆ تێناگەم ڕەن بێ ساڵی چکە ڕەن بێ لە قیامەتە تێی بگەم، خوایە کارم بەسەر کاری تۆوە نییە، خوایە هەموو کەسێک هەیبێ کەس بەڵاو مصیبەت و نەخۆشی و هەژاری نەبێت. چێ لە هەژاری کەس قازانجی کردووە؟ بەس وەڵڵاهی لە بوونی خەڵک، لە منداڵی ساڵحی خەڵک، لە خێزانی ڕێک و پێک بەخوا من و تۆش لە ماڵەکەیە سوودمەند دەبین. توخوات گەڕەکەکەت چەند ماڵێکی ڕێک و پێک و عایلەیەکی مؤەدەبی تێدای بۆ تۆ قازانجیان نا. ئەگە کوڕەکانیان سەرخۆش و بێهۆش بن، ئەگە چەک بەشان و چەکمەشان بن، وەڵڵاهی بۆ ماڵ و منداڵەکەی تۆش زەرەری هەیە، شەڕت پێ دەفرۆشێ. بۆیە حەزکە هەموو کەس لە خێرا بێت، چونکە ئەو خێرا پڕشکی بەر تۆ دەکەوێت. حەز مەکە کەس تووشی بەڵا بێت، چونکە بەڵاکەی بەر تۆ دەکەوێت، پڕشکێکی بۆ ماڵەکەی تۆ، بۆ ماڵ و منداڵی تۆ، بۆ کەسوکاری تۆ دێتەوە. من ظن أن الرزق يأتي بقوة ما أكل العصفور شيئا مع النصر. إمام الشافعي چەند جوان فەرموویەتی بیر بکەوە، والله ئەگەر ڕزق و ڕۆزی بە قووەت و شان و بازوو بوویایە، ئەبووە لە هەر شوێنێ هەڵۆ هەبوویایە چۆلەکە دەنکە گەنمێکیشی دەست نەکەوتایە. دەی چۆلەکە بەو بێهێزی و لاوازی خۆیەوە، هەڵۆش بەو هێز و گوڕ و تین و چاوتیژی خۆیەوە زۆر جار بەخوا چۆلەکە تێرترە لە هەڵۆ. ئەبوایە خواگە هەڵۆ هەبێت چۆلەکە لە هیچ شوێنە نانی دەست نەکەوێت، گەنمی دەست نەکەوێت، دان و خواردنێکی دەست نەکەوێت، بەڵام دەستی دەکەوێت ئەوە خوایەکە لەسەر و هەمووانەوە کاروباری خۆت بۆ بسپێرە.